مۆنەمێنتی ئەنفالە لە چەمچەماڵ هێمایەکی دیارە بۆ زوڵم و ستەمی بەعز کە لە هەشتاکانی سەدەی ڕابردوو لە خەڵکی کوردستانی کردووە. ساڵی 2021 ئەو هێمایی کارەساتی ئەنفال لەلایەن هەرێمی کوردستانەوە فەرامۆش کراوە. خواست و داواکاری کە سوکاری ئەنفالە هێماکە لە پشت جۆخستن ڕزگار بکرێت. دیارە مۆنومەتی ئەنفال پراوێز خراوە، مۆنومەتی ئەنفال لە ڕووی کوالێتیەوە بیناکە بە شێوەیەکی جوان باش دروست نەکراوە. خەریکە مۆنومێتەکە بەرەو داڕوخانە ڕات و خزمەتگوزاری نییە و پراوێز خراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە تا ئێستا سیانە نەکراوە و مۆنومێتەکانی تر لە شوێنانی کرد سیانە کراوە و ئێمە نەکراوە بەداخەوە ئێمە میوانێکە بێت میوانەکە بین بۆیە شەرمەزار بن بەڕاستی ئەم مۆنومێتا بینین بۆ شێوەیە هەموو کاشەکانی تەقیوە گۆڕستانەکە وەک پێویست خزمەت ناکرێ. ئێمە ئەوکو ڕێکخراوەکانی بواری شەیدان و ئەنفالکراوەکان لە سنووری قەزای چەمچەماڵە، بەڵام بەداخەوە تاکو ئێستا مەزارگەیمانەیە مەزارکەی چەمچەماڵی پێڵێن لەوێ مۆزارگەی ئەنفال مومێنتی ئەنفالی پێڵێن بەداخەوە تاکو ئێستا زیاتر لە 1200 گۆڕی تایە کە ئەو گۆڕانە لێرەیە پەراسێز کراوە بە هیچ جۆرەیە هیچ کارێکی ئاسانی و کارێکی جوانکاریان بۆ نەکراوە لەو جوانکار بێت کە لەو بوارەیە خەڵک بێت کە کاشەکانیان هەڵتەکیاوە کەوا مۆمێنتەکە بەرەو ڕۆخانی نەڕوە. وەکو تاقانی ئەنفال داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان ئاورێ لە ئەو مۆنومنتانە بدەنەوە لەبەر ئەوەی ئەو مۆنومنتانە نازنامەیە کە بۆ گەلی کورد گرفتی ئەوەی هەیە لە بەرەو داڕوخانە سێسەیرێکی ئێستا بچۆ نایە میوانێک دێ کەسێک دێ سەیرێکە ئەمە هەر هەیکلێکی مۆنومێتە هەمووی وا دواڕوخاوە ینی سەیرەکەی کاشەکانی سیرەکەی هەموو شتەکانی کەمە کەم تەرخەمی کراوە لەلایەنی پەیوەندیدارەوە ئاوڕێکی لێ نەدراوەتە بەجددی. بەڕێوەبەری مۆنومێنتەکە قسەی زیاتریشی هەیە لەسەر پژۆخستنی مۆنومێنتی ئەنفال لە چەمچەماڵ. ئەو پێی وایە ناکرێ هێمایەکی وا فرامۆش بکرێ. ئێمە لە ڕابردووە چەندین جار داوامان کردووە کە ئەو هاوکاری کە بۆ مۆنومنتی ئەنفال دابین کراوە بەشی سیانەی مۆنومنتەکە ناکە. مۆنومنتێک بای 8 ملیار دینارە دروست کراوە 300,000 دینار نەسرەی ماگانەی بینایەکی ئاوا گەورە بێ کە ڕەمزی مەزلومیەتی ملەتی کووردە هەم لە ئەرشیف و لە دیکۆمنت کردبوو لە پێشوازیکردنی ئەو وەفدانەی و شاندانی کە سەردانی مۆنومنتی ئەنفالەکەن. هەڵبەتە کەم و کوڕیمان زۆرە ڕەنگە ئەوەی ئەوان باسییان کرد بێ ئەوە بەشێکی بێ زۆر لەوە زیاترمان هەیە، بەڵام لە ڕابردووە ئێمە هەموو ئەم داواکاریانەمان گەیاندووە بە نووسراوش گەاندومانە، بەڵام بەداخەوە بەشە لە داواکاریەکانمان هەرجوابینێ. ئێمە داواکاریمان هەیە 2 ساڵە لە وەزارەتی داراییە. مۆنومێنتێکە هێمای زوڵم و ستەمی ڕژێمێک بەرجەستە بکە ناکرێ فرامۆش بکرێ. ئەمە ڕابۆچوونی کە سوکاری ئەنفالە پرسیارەکە ڕوبەڕووی وەزارەتی شەیدان و کاروباری ئەنفالی هەرێم دەبێتەوە کە ئەوڕێک لەو مۆنومێنتە بداتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.